سوێن بەخوا کاتێک کە تێکەڵاوی خەڵکەبی لە شوێنە گشتەکانە تێکەڵاوی ئەو خەڵکە دەبی، لە بازاڕەکان لە سەفرە و سیاحەتەکان تێکەڵاوی ئەو خەڵکە دەبی، بۆت ڕوون ئەبێتەوە 100% ئەو خەڵکە زۆربەی لەخوا ناترسی، زۆربەی ئەو خەڵکە گوێی لە قەبر و قیامەت نییە، هیچ بەلایە گرنگ نییە. ئەو کاتە بۆ دەرەکەوی ئیسلام چەندێک غەریبە ناو خەڵکە، ئەوەی بێوێ دینداری بکە زۆر قورس و گرانە. بەڵام خوای گەورە مخەیری کردی لە دنیادا، بەڵام دەفەرمێت ئەگەر کەسێک ئیسلامی هەڵنەبژارد، وەڵام من مسلمانم بەس نوێژ ناکەم، بەس ڕۆژوو ناگرم، بەس عارەق بخۆم، بەس زینا ئەکەم، چی مسلمانێکی نازانم، تۆ چی ئیسلامێکی، چی مسلمانێکی نازانم، هەرچی تاوانێک کە خوا پێی ناخۆشە ئەنجامی ئەدەی، ئەوەشی شەیطان پێی خۆشە تۆ دەیکەی. لەولا شەو دەڵێ من کەسێکی وەهام و کەسێکی وەهام